ئێوە وەکو ڕێکخراوی واران بم هەڵمەتاڵ ساون ڕێکخراوی واران چییە لە پێناوچی دروست بووە؟ بەڵێ کۆمەڵێک گەنج و میدیاکار و چالاکی ناوچەی هەورامان زیاتر لە ساڵێکە فکری دروستکردنی ڕێکخراوێک گەڵاڵە بۆ لە لامان بۆ ئەم کارەشمان مۆڵەتی ڕسمیمان لە ڕێکخراوە ناحکومیەکانی عراق وەرگرتووە لە 31 2021 ئیشمان وەکو لە ناوی ڕێکخراوەکەمانە هاتووە بۆ گەشە پێدانی ڕۆشنبیری و پێکەوە ژیانە کارمان لەسەر وشارکردنەوەی تاکە کارمان لەسەر بەسکردنەوەی ئاستی وشیاری خەڵکو و گەشتیارە لەو ناوچەیە بۆ ئەوەی کە بتوانین زیاتر خزمەتی ناوچەکەمان کاتە لە کاتی دامەزرانی ڕێکخراوەکەتانەوە تاکو ئێستا چۆن توانیتانە کار لەسەر هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بکەن بە تایبەتر گەشتیاران ئەو گەشتیارانی کە سەردانی ناوچە جوان و دڵڕفێنەکانی سروشتی جوانی هەورامانەکەن بەڵێ ئێمە بەداخەوە خۆتان زانانی ئێستا هەرێمی کوردستان بە کۆمەڵی قەیرانی جۆرا و جۆرا تێپەڕێ لەسەر هەمووشانەوە قەیرانی داراییە ئەوەی کە کرابێ بە پێی توانای خۆمان توانیمانە کۆمەڵێک چالاکی بکەین لە سەرەتای کارەکانمانەوە ئێمە سپۆنسەری سێ نووسەرمان کردووە کە سێ پەرتووشیان دەرکردووە پەرتووچێکیان کۆمەڵێک شعری بڵین هەورامی وەرجێڕاون بۆ فارسی پەرتووچێکی تریان بڵین کتێبێکی تریان کۆمەڵێک شعری مناڵانن لەگەڵ ڕۆمانێکە دوای ئەوە وردە ئێمە دەستمان کردووە بە کار و چالاکی و بڵێم هێشتا بە تەواوەتی نەچوینەتە ناو خەڵکەوە کەم و زۆر ئەمان ناسن بەڵام بەپی ناوچەکانی ئێمە خۆتان نەزانن ناوچە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە زیاتریان نەکەونە ناوچەی هەورامانەوە سەرچاوی زەڵم و بیارە و تەوێڵە و ئەحماوە لەوێش ئیشەکەن زیاتر چالاکیان لەو ناوچەن ئامان جوانی ئێمە کەلتور و کەلەپوری ئەو ناوچە بێڵینەوە بڵاوی کەینەوە بە هەر چوار پارچەی کوردستانەوە کەلتورە جیاوازەکانی ناوچە جیاوازەکانی کوردستانیش بێنەوە ئاوێتی ناوچەکی خۆمانیکەین لەبەرەوەی ئاشنایەتێک دروست بێت ئێمە لە دیوی ئێرانی شەر چالاکیمان هەیە ماڵی ژنانی هەورامانمان هەیە زیاتر لە 200 ئەندامی چالاکمان هەیە بەهۆی ئەم دۆخی کۆرۆنا و ئەم بارودۆخی کە بەسەر ئێرا هات تۆزە کۆڕ و کۆبوونەوەمان وەستانەوە ئەگینیان بەتەما بووین کۆنفرانسێکی بەرفراوان ئەنجام بدەین زۆر باشە بە دیاریکراویش باسی ئەم هەڵمەتە تازێ بکە ئاوی زەڵم و هەندێک لە دیمەنەکانی شاوکارانم دەیخەنە سەر شاشا کەەوە پێی هەستاون مەبەستان لی چی بوو ینی تەنها پاکردنەوە بەسە یان هۆشیارکردنەوەی گەشتیاریش گرنگە بەڵێ بەداخەوە ئێمە گەشتارێکی زۆر ڕوو ئەکاتە ناوچەکەمان ئاستی وشیاری گەشتیاریش تا ڕادەیەکی پێویست نییە ئەو سروشتە جوانی ئەو ناوچەیە وەکو پێویست ڕناچیرێ بەداخەوە موادی پلاستیک و دەبە و ئەم شتانەی کە بۆ فترەیەکی زۆر لە ژینگە ئەمێنێتەوە هیچ پارێزگارێکی بۆ ناکرێت بە گشتی ناڕێکخراویەک هەیە لە سەرچاوە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بە گشتی و ئەو ناوچانەی لای ئێمەش ئێمە لەگەڵ کۆمەڵی گەنجی سەرچاوی زەڵم و دەی زەڵم و ئەحماوانە تەنسیقمان کرد کە کۆمەڵێک لێرەوە سپاسیانەکەم گەنجی خۆبەخش و دڵسۆزی ناوچەکە ئەندامیش نەبوون لە ڕێکخراوە وەکو ئەندام نین بەڵام ڕێکخراوی واران ئێمە بەهی هەموو کەسێکی ئەزانی هەر کەسێک کە چالاکی ژینگەی کللتوری ڕۆشنبیری هەبێت ئۆتۆماتیکی ئەندامی وارانە ینی ئەوە نیە واران مای خۆشحاڵیە کە دوای چەندێک لەو ناوچاکە دروست بۆ دوور لە دەستی حیزب و دوور لە ئەجندا و مەبەستێکی تایبەتە بۆ خزمەتکردنی کەلەپور و فەرهەنگی ئەو ناوچەیە ئەو گەنجانەیە تەنسیقیان لەگەڵ ئێمە کرد کە ئێمە گەر هاوکاریان بین هەڵمەتێک دەست پێەکەن بۆ پاکردنەوەی سەرچاوی زەڵم کە بەداخەوە بڵێم زیاتر لە 10 تۆن لەوانەیە زەبڵ و خاشاک و پیسایی لێبوو بێ ئەو سەرچاوە جوانە و ئاوەشی زانیاریتان هەبوو چەندێک بۆ ماوە چەندێک بۆ پاک نەکراوە سەرچاوی زەڵم کە ساڵکردەوەی ناوێ ئەگەر پیس نەکرێت بەڵێ سەرچاوی زەڵم بەهاران کە ئاوەکی زیاد ئەبێ هەرچی تیابێ ڕایە ماڵێ بەس دوای ئەوە وردە وردەکەوینە وەرزی هاوینەوە و ئاوەکی کەمەکات و بەشێک لەم ئاوە هەڵەکرێت بۆ باخەکان و سەرچاوەکە وەکو چەمەکە کەمە بێتەوە ئەتر ئەو کاتە ئاسەواری پیسی و زبڵ و خاشاک زیاتر دەرەکەوێت بەجددی ژینگەکە زۆر ناشرینەکە ئاوەکە بە جۆرێک پیسەکە کە خەڵکانی خواردتر لە سەرچاوەکەەوە ناتوانن ئاوە بەکاربێن ئێمە هاوکاریمان کرد لەگەڵ و گەنجانە تقریبان نزیکی 15 گەنجی ئەو ناوچەیە کە لێرەوە سپاسیانەکەم دووبارە ئێمە هەنێک پێداویستی لە دەستکێش و جزمە و بڵین زەرف و ئەو بابەتانەمان بۆ کڕین و هاوکاریمان کردن و ئەو ڕۆژە ئەو هەڵمەتەمان دەست پێ کردوانیمان ڕوبەرێکی بەرفراوانی چەمەکە پاکەینەوە بەڵام ئێمە نامانوێت ئەمە هەروەکو ڕێکلامێک بێت بۆ تیڤەکان و بۆ ڕسمگرتن و ئەوانە خۆشببختانە کردومانە بە کللتورێک
تقریبان هەر 15 ڕۆژ جارێک یا هەر مانگی جارێک هاوکاری ئەو گەنجانە ئەەکەین لەسەر توانای خۆیان بە جوودی خۆیان سەرچاوەکە باشە دەستان خۆش بێ بگومان ئێستاژ ناوبەناو بینەران بینەری ئەو هەڵمەتەن کە بەڕێستان ئەنجامتان ناوە بە هیوای بەردەوامیتان بە شازێکی گشتی کاک کۆسەڵان پێمان بڵێ هاوڵاتیان تا چەند بەدەم ئەم هەڵمەتانەوەن لە کاتێکا کابینن ئێوە کوڕێکراوێک سەرقاڵی ئەو پاژماوەنن کە لە دوای گەشتیاران بەجێمێنێ ئەوان فیدباکیان چۆنە تا چەند هاوکاری ئێوەکەن لەو کاتانەیە بەجددی شتێکی زۆر سەرنجڕاکێش بەلای منەوە هەرچەند ئەو ڕۆژ ئێمە سەررجەم دەستگای میدیایەکانمان بانگێش کرد بۆ چالاکیە لێرەوە سپاسی دەستگای میدیایی ئێستا ئەەکەم کە ئەوان ئامادە بوون حەزەکەم ئێوە سەیریکەن کە بڕۆناکەم هیچ پۆستێکیاندا بەزان بێت لە ماڵپەڕە فەرمیەکەی خۆیانە ئەوەنە کۆمنت و دەستخۆشی و سپاسی خەڵکیان بۆ هاتوێ زیاتر لە 1400 کۆمنتی بۆ هاتووە هەمووشی دەستخۆشی ئەمە بێژگەلەوەی کە لە پەیجی فەرمی وارانەوە چەندین کەس چەندین گروپی تر لە ناو سلێمانیەوە لە دەوروپشتی هەڵەبجە نامیان بۆ ئێمە ناردووە ئێمە گەر هەر هەڵمەتێکی ترمان هەبێت ئەوان بەشدار بن لەگەڵمانە و بەشێکی زۆری و گەشتیارانەشی کە لەوێ بوون زۆر خۆشحاڵ بوون و بە جۆرێک لە جۆرەکان گلیان لە گەشتیار و لە خۆیانە کرد کە ئەرکی سەرەکی لە سەرشانی ئەوانە کە سەرچاوە گەشتیاریەکان یان ناوچە گەشتیارەکان بە پاکی ڕاگرن باشەکە کۆسەڵان باس لە ڕۆڵی میدیا کردکەیت هیواداری نەما ئەمەش بێتە دەرفەتێکی تر بۆ زیاتر بەرەو پێشبردن و بیکردنەوەی زیاتری هەیەمە لە کاتی سەردان و گەشتیارەکان بەڵام زۆر جاریش گەشتیار ئەڵا چمە سەیرانگایەک ئەوەندەی پارەی کەپرم لێ وەرەگیری ئەوەندەی پاری شوێنم لێ وەرەگیریە ئەوەندە ئەم سەیرانگایە گرنگی نادا بۆی کە سەبەتەیەکی خۆڵدا بنێ ینی زۆر جار ئەم گلەیەش ئەکرێ ببەخشنەوە ئەمانە هەیە لە ناوچە گەشتیارەکانی هەورامانە بەڵێ خۆی بەداخەوە ناڕێکخراویەک هەیە لە ناوچە گەشتیارەکانی ئێمە ئەو ناڕێکخراویە ژەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی ناوچەکە بۆ بڵێ ناحیە و قایمقامیەت و تەنانەت پارێزگای هەڵەبجە چونکە ڕاستە خەڵکێکی زۆر ڕوویتەکە کەپری حکومیمان هەیە لەو ناوچانە لەو ناوچانە ئەمە شوێنی حکومیمان نییە بەڵام خەتای حکوومەتە حکوومەت دەتوانێت خاوەن باخەکان ئیجبار کات سەر بە گەشت و گوزارن ئەتوانێت هەنێک باج و ڕسوماتیان لەسەردانێ لە بەرامبەر هەنێک التیزاماتی وەکو تەنەکەی خۆڵ و زەرفی خۆڵ ئەو شتانە لەسەر خاوەن باخەکان چەسپێنێ و ئەگەر ئەوانیشی پابند دەبن غرامیان بکات ینی ئەو چەمەی کە ئێمە پاکمان کردوێتەوە لەو هەفتەی پێشوە هەر مەسافەیەکی بەردەم باخی هاوڵاتیەکە کە ئەو شوێنە ئەیە بکرێ پارەکەی وەرەگرێت و بەردەم باخکێشی پیسە بێ خۆی ناکا بخاوەنی بەڵام خۆشبەختانە هەم خاوەن دوکانەکان هەم بەشێک لە خاوەن باخەکان ئامادەی ئەویان دەربڕیوە کە ئەم جارە ئەگەر ئەم تیمانە بەردەوام بن لە پاکردنەوە هەر یەکەیان بە مەبلغێکی کەم پارە بەشدار بن هاوکاری بکەن لە کڕینی پێداویستەکانە لە هاوکاریکردنی ئەو گەنجانە 15 ڕۆژارێک یا 20 ڕۆژارێک و ناچاپ پاکێنەوە چونکە بەداخەوە چەمە بەو فراوانیە دوو چاودێری شارەوانی دوو چاودێری پاکەرەوەی لێبوو بۆ ئەوەی پاک و تەمیزی ناوچەکە بە چۆنەڵی بڕیارێ نەک بڕیار نووسراوێک ئاڕاستەی حکوومەت و لایانی پەیوەندیداریکەن کە پێویستە کاتە و کەبرانە لەژێر چاودێری دەستەی گەشت و گوزارا بن هیچ نەبێ و باج و ڕسوماتانی کە دەخرێتە سەریان تۆزێک زیاد کرێ نەک بۆ مانایی کە لە سەریان قورس کرێ کەمێک زیاد کرێ بۆی لە ڕووی ژینگەیشەوە ئەوان زۆر پابند بن خۆی هەر ئەمڕۆ ئێمە ئەمڕۆ دانیشتێکمان هەیە لەگەڵ جێگیری پارێزگاری هەڵەبجە بەڵێ بێگومان یەکێک لە بەرنامەی کارەکانمان کە گفتوگوی لەسەرەکەینەوەیە کە وەکو نووسراوێکی فەرمی لە ڕێکخراوی وارانەوە بۆ پارێزگاری هەڵەبجە کە هەنێک یاسا و ڕسوماتی تایبەت بە پاراستنی شوێنە گەشتیاریەکان شوێنە کەلەپوریەکان دەرکەن و بەجددی ئەو ناوچەی ئێمە ڕوبەڕووی هەنێک قەیرانی جۆرا و جۆر بووەتەوە هەر لە تێکدانی باخەکان بڕینەوەی دار هەڵمەتی تێکدانی ئەو کەلەپورە جوانی ناوچەی هەورامان کە پێوی ناسراوەتەوە من زۆرم پێسەیرە لێرەشەوە داوا لە خەڵکی ناوچەی هەورامانی خۆشەویستەکەم گرنگی و جوانی ناوچەی هەورامان بەندە بە کەلەپورەکەیەوە هەنی گەشتیار کە ڕۆ ئەکاتە ئەو ناوچەیە لەبەر خاتریەوەی کە شوێنێکی جیاواز کللتورێکی جیاواز تەبیعاتێکی جیاوازە بینێ ئەگەر ئێمە ئەم کللتور و کەلەپوری خۆمان لە دەستبین ئەو کاتە هەم جیاوازیمان نامێنێ هەم گەشتیان ڕوومان تێناکە ینی ئەرکی سەرەکی لەسەر شانی خۆمانە ئەبێ خۆمان سەرەتا ناوچەکی خۆمان خانوبەرە و شێوازی بیناسازی و واخەکانی خۆمانمان خۆش بێ ئەنجاوەکو وردە وردە تەنسبکەین لەگەڵ حکوومەتە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە بۆ ئەوەی کە کۆمەڵی یاسا و ڕێنماییمان بۆ دەرکەن ئێمەش بتوانین بە پێی پێویست وە سەردەمیانە گەشە بە ناوچە گەشتیارەکانمان زۆر ڕاستەکەواتە
ئەرکی سەرەکی لەسەر شانی خۆمانە لەسەر شانی هاوڵاتیانە بە تایبەتر گەشتیاران کە سەردانی شوێنە گەشتیارەکانەکەن بە بەرپرسیارانەوە مامەڵە بکەن چۆن ژینگە بە جوانی پێشوازیان لێکە هەر بۆ شێوازە جوانەش ئەو ژینگەیە بەجێبێڵن ئەم هەڵمەتی ئێوە چەند ڕۆژی خەیان هەروەها چەندێک جارێکیش هەڵمەتی لەم شێوازە دووبارەکەنەوە بەڵێ ئەم هەڵمەتی ئێمە ڕۆژێکی خایان وەکو ئاماژەم پێکرد ئێمە تەنسیقمان لەگەڵ ئەو گەنجانی سەرچاوی زەڵم و دەی زەڵما هەیە کە هەر 15 ڕۆژ جارێک ئێمە ئەو هەڵمەتە دووبارە بکەینەوە گروپی تریش داخڵە بنەم شوێنەکانی تریش ئەو شوێنە گەشتیارەکانی تریش ئێستا ئێمە گرفتێکی ترمان هەیە پیسکردنی ژینگە هەر بەو شێوازە نییە کە زبڵ و خاشاکی خۆ بەجێ بێڵی بەشێکی خەڵک کە ئەچێ بۆ سەیران یا بۆ جەوگۆڕینێک بە دوای ئارامی بە دوای جەوێکی بێدەنگ و ساکنە ئەگەڕێت کە بێتاقەتی خۆی تیا بەسەر بە بەداخەوە ئەو شوێنەی ئێمە لەبەرەوەی هەموو ناوچەی شاخاوی دۆڵە یەکێک لەو دیاردانەی تر کە گەشتیاری بێتاقەت کردووە ئەمە سەرڕایەوەی کە ڕێگاوبانەکانمان ڕێگاوبانێکی زۆر خراپن نێوان بیارە و سەیرانگای ئاوێسەر لە تێوەڵە چارەکێک ڕێگەیانی بکات بەڵام ئێستا وای لێ هاتووە گەشتیار لە بیارەوە بە 2 سعات ناگاتە سەیرانگای ئاوێسەر ئەمە یەکێکی تر لەو گرفتانە یەکێکی تر بەکارهێنانی تەجیل و دەنگ بەرزکردنەوە و ئەمانە هیچ ئارانیەکی لە ناوچە گەشتیارەکان هەنێشتۆ خۆش بێ بەڵام بۆی تەنیشتی بێگومان چونکە ئەو ناوچی ئێمەش دەنگەیاتەوە وەکو پێم وتن دۆڵە لەو دۆڵە بە سەڵتێکی بەسیت لەوانەیە ژاوەژاوێکی زۆر گەورە دروست بێت کابرا نەخەوی لەیەکە مناڵی پێ ئیسراحەت ناکە ئێمە هەوڵەیەم پۆستەر و پرۆشور و ڕێنمایی گەشتیاری بۆ ناوچەکانی خۆمان ئەم لە هەڵمەتی داهاتومانە دەست پێ بکەین بۆ ئەوەی کە گەشتیاریەتە ئەوێ بزانێت چۆن مامەڵە بکات لەگەڵ شوێنە گەشتیارەکە ئێوە سەرقاڵی ئەم پرۆژە تازەیەتان بۆ ئەوی لە ڕێگای بڕوشەرەوە بتوانن ئەم ڕێنمایانە بەخشنە گەشتیاران بێگومان ئێمە پرۆژەی داهاتوومان لە سەرجەم ناوچە گەشتیاریەکانە کۆمەڵێک ڕێنمایی لەسەر پرۆشور بڵاوەکەینەوە یین بە گەشتیار بۆی بزانێت چۆن تەعامل بکات لە شوێنە گەشتیاریەکە